قەرزی وڵاتانی هەژار و داهات مامناوە لە 9 تریلیۆن دۆلار نزیک بووەتەوە کەەوە بەرزترین ئاستە بە پێی خەمڵاندنەکانی بانکی جیهانی. هەروەها قەبارەی قەرزی ژیانی گەیشتۆتە ئاستێکی پێوانەیی بەرزی 226 تریلیۆن دۆلار کە ئەو حاڵەتە نەک هەر بۆتە هۆکاری دواکەوتنی نەدانەوەی قەرز بەڵکو بۆتە هۆکاری پاشەکشەی گەشەی ئابووری و هەژاری زیاتر. قەرزی وڵاتانی هەژار بە پێی خەمڵاندنی بانکی جیهانی گەیشتۆتە 8 تریلیۆن و 700 ملیار دۆلار کە بۆتە هۆکاری پاکەوتن و بێهێزی تەواوی ئەو وڵاتانە لە دانەوەی قەرزەکانیان و پاشەکشە و داڕمانی خەرجیەکانی بواری تەندروستی و خوێندن و پەروەردە و خزمەتگوزارە بنەڕەتیەکانی ژیانی کۆمەڵگەکان. بەپێی ئامارە جیهانیەکان 91 وڵات باژارترین وڵاتانی جیهان دەژمێردرێن کە ئەمساڵ پێویستیان بەوەیە لە سەدا 16 داهاتیان بۆ دانەوەی قەرزدابین بکەن. ئەوەش بۆی بەرزبوونەوەی تێچووی قەرزە جیهانیەکانەوەیە چونکە بانکە ناوەندیەکان هەستاون بە بەرزکردنەوەی ڕێژەی سوود بە شێوەیەکی خێرا و گەورە. ئەوەش لە زۆربەی وڵاتاندا ڕێژەی هەڵاوسانی بۆ ئاسێکی پێوانەی بەرز کردوێتەوە. بەپێی داتاکانی بانکی جیهانی وڵاتی کوک و سریلانکا لە خراپترین حاڵدا بۆ دانەوەی قەرزە دەرەکیەکانی کە دەکاتە لە 175 داهاتەکانی حکوومەت لە ئەمساڵدا کە دوورە ئەم دەوڵەتە بتوانێت پابەند بێت بە بەڵێنەکانیەوە و تایبەتی ساڵی ڕابردوو نەیتوانی هیچ بڕە قەرزێک بداتەوە. بە هەمان هۆکار وڵاتی ئەفریقایی زامبیا ساڵی 2020 نەیتوانی قەرزە دەرەکیەکانی بداتەوە. دوایەوەش بە هەمان شێوە غانە لە ساڵی 2022دا لە دانەوەی پاکی کەوت. وڵاتی پاکستانیش لە کەناری گرفتار بوون بە پابەندی دانەوەی قەرزەکانیدا ڕاوەستا بوو. بەڵام ڕێککەوتنی لەگەڵ سندوقی دراوی نێودەوڵەتی بە پێدانی قەرزێکی 3 ملیار دۆلاری بە شێوەیەکی کاتی قورسایی قەرزەکانی لەسەر ئەو وڵاتە سوو کردووە. گەورەبوونی مەترسی پاکەوتنی نەدانەوەی قەرز بۆ تەپاڵنەری بەرنامەی گەشە و ئاوەدانی نەتەوەیەکگرتووەکان بۆ ئەوەی داوا بکات بۆ کەمکردنەوەی قەرزەکان لەسەر 52 وڵاتی هەژار و گەشە کردو بە ڕێژەی لە 30 چونکە بەپێی ئەو بانگەوازە ئەگەر لەو ڕۆ هەنگاو هەڵنەگیرێت بۆ ڕێخستنەوەی دانەوەی قەرزەکان لە ڕاستیدا جیان تووشی قەیرانێکی گەورەی فرەڕەهەندی سیاسی و ئابووری و کۆمەڵاتی دەبێت کە ئەکامە نەرێنیەکانی لە پێشبینیەکان فراوانتر دەبێت.